زۆر زەرورە من لە ئێستا ئاوە بخەمە بیرتان. خۆشەویستانم ئینسانی مسلمان کاتێک ئەمرێت چاکەکارە لە لای خوایە مەقبوڵە یەکەم ئاواتی ئەوەیە فەرمێ قەدیمونی قەدیمونی. کاتێ بینێ لە کاتی مردنیا خوا ڕێزی لێگرێ مژدەی بەهەشتی پێدا فەرمێ قەدیمونی قەدیمونی یەڵا زوو بمشۆرن نوێژم کە لەسرم با بگەم بە مەنزیلەکەی خۆم پێی خۆشە دوایەوە کاخرێتە ناو قەبرەکەی خوای پەروەردگار سەباتی پێ بەخشێ پاشان ئاواتە خوازێ قال يا ليت قومي يعلمون خوایە خۆزگە مۆڵەتم بدەی کە سوکارەکەم گوێیان لە دەنگم بێ بزانن چ وەزعم خۆشە لە ناوم قەبرە من. لە دوای ئەوە هەم ئاواتە خوازێ خوایە گیان خۆزگو تەمەنە زیاتر درێژ کردمایە سونەتم زیاتر بکردایە 2 ڕەکعاتم کردایە لە فەرمودەی سەحیح هاتووە ذکرم بکردایە نوێژم بکردایە خێر و بەخشینم بکردایە خوایە گیان لەبەرەوەی ئەبینێ چەندێ پاداشەکەی گەورەیە کاتێ باسەکرێ بۆی ئەمە نوێژەکانتە ئەمە ڕۆژوەکانتە ئەمە پاداشەکانە هەمووی لە وێنەی پیاوێکی جوانە تێ بۆ لای. دوایەوە ئاخیر ئاواتی خۆشەویستانم لە ناو قەبرەکەیە قال يا رب أقم الساعة خوایە گیان تا مەزرۆی بەهەشتەکەم ئەوە تا دەرگای بەهەشتم لێ کراوەتەوە خوایە بمخەناو بەهەشتەکەم دوایەوە ئەخەوێن ڕێ هەتا وەکو قیامەتە لەسێ. ئەمە حاڵی ئینسانی ئیماندارە کاتێک خرێتە ناو ئەم قەبرە تەسک و تروسک و تاریکە کە بەڕاستی وێنەیەکی زۆرتر سناکیە هەمومان سڵەکەینۆ لێ. ئەمە ئاواتەکانتە خۆشەویستانم لە دوای مردنت بە پێچەوانەوە تو ئەتوانی بۆ خۆت هەڵی بژێری چه ئاواتێ خوازی. ئەمەی باسم کرد هەمومان وا گومانەکەین لە دنیاە هەمومان هەر وا ئاژین وا ئازانین ئاوا ڕاستە خۆ لە ناو قەبرە تەعاملمان لەگەڵاکرێن نازانین کۆمەڵێکی زۆر ئاوات باس کراوە لە حاڵی ئەو کەسانەی کە لە دنیاە خواپەرست نین دنیاە بۆ خوا سوڵحاو نەبوونە. ئەزانی ئاواتی ئەوان چییە؟ هەر لەو کاتەی کامبرن ئازیزانم قال إلى أين تذهبون بي يا ويلتا ويل بۆ منەوەی و بۆ کوێ منەوەن. دوایەوەی کە ئاخرێتە ناو قەبرەکەی ئاواتەکانی لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قال يا ليتني لم أتخذ فلانا خليلا کوڕە خۆزگو فلانە کەسم نەکردایە بە هاوڕێم قال يا ليتني اتخذت مع الرسول سبيلا خۆزگو ڕێچکەی پێغەمبەرم بگرتایەتە بەر ئاخیر یا لەیتەنیە کە لە ئاخیرەتە دوایەوەی چارەنووسی بە یەک جاریەک لایەوێتەوە کە ئاهلی جەهەنەمە خوا پەنامان بەوم هەموو مردوویەکی مسلمانی لێ پارێزێ ژە خۆزگو تووڕا بوومایە خۆڵ بمایە. فعازیزانم بۆ خۆت هەڵی بژێرە چه ئاواتێک هەڵە بژێری لە ناو ئەم قەبرە هەرچەند ئاواتیش فریاد ناکەوێ ئینسان کە ئەمرێ دوایەژێ خۆزگو بۆ ئەم ژیانم ئەمە بە ژیانی حەقیقی ناوە بە بۆ ئەم ژیانم شتێکم پێش بخستایە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێوێ خاتەمەکەی ئەنگوستیلەکەی لەسەر نووسرا و کەفە بالمەوتی واعظا یا عومەر ئەبێ شتێکی وەکو ئەم ئەنگستیلە لە پێش چاومان بێ هەمیشە مردن بخاتە بیرمان ئەکثیروا من ذکری هادم اللذات زۆر بیر لە مردن بکەرەوە چکە ڕاتانە چەڵەکێنێ یعنی تۆ وەرە بیکەرەوە ئێسات ئەگەر تۆ بخرێتە جێ ئەم مردووە تەواو هەموو شتێک کۆتایی هات ناگەی بە ئیشەکەت ناگەی بە ماڵەکەت دابەشیکەی ناگەی بە هیچ شتێ هیچ داواکارم لە خوای پەروەردگار لە مردووە و لە جەمیعی مردووی مسلمانان خۆش بێ آمین وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.